ئێوە دەزانن کە بەهۆی بوونی تەکنۆلۆژیا و بەهۆی هاتنی تەواوی و ئاسانکاریانەی کە لە تەکنۆلۆژیا کراوە بۆ مرۆڤ ئێستا شێوازی کڕین و فرۆشتن لە ڕێی تەکنۆلۆژیا و زۆر ئاسانترە لە ماڵەکەی خۆدانیشی ئەوەی کە پێویستە داوای ئەەکەی بە شێوەی ڕاستە و خۆی گەینە ماڵەوە بۆ ڕۆژێ دوو ڕۆژ دوای ئەوە ئەوەی کە زۆر جێگەی مەترسیە ئەوەیە ئایا تۆ ئەو شتێک کە داوایەکەی تا چەندە مەترسی لەسرە من ئەمە باسی ئەو بابەتانە بکەم کە چارەسەری پزیشکین دەرمانن بابەتی جوانکارین کە لە ڕێگەی ئۆردەرەوە ئەگاتە دەستت تۆ لە پیجێک ئەیکڕی بە تایبەتی ئەو بابەتانەی کە باس لە زیادکردنی کێشەکات کەمکردنی کێشەکات بابەتەکانی کە پێویستە بە جوانکاری پێستەوە هەموو ئەمانە بە دوای خۆیان لەگەڵ ئەو ئاسانکاریە گرفتیش دروستەکەن چونکە هەندێک جار ئەو بەرهەمانە بەرهەمێکی باوەڕ پێکراونین بەڵام پیجەکە ئەوەندە ڕێکلامی بۆ ئەکات بینەرێک بەکارهێنەرێک ڕازی ئەبێت قەناعەتی بۆ دروستە بێت کە بیکڕێ بەکارێنێت کە بەکاری شوێنێت دواتر کاریگەرە خراپەکانی لەسەر دەرئەکەوێت جا چۆن سکاڵا بکەین لەو جۆرە کەسانە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە دکتۆر محەممەد ڕەشید بەرپرسی چاودێری بازاڕ و بازگەکانی دەرمان لە هەولێر لە وەزارەتی تەندروستیەوە کە کار دەکەن و ئەرگ دەکێشن و خزمەت دەکەن میوانی ئێمەنەم بەیانە بەخێر هاتی دکتۆر دکتۆر کێشەکە زۆر گەورەیەنە با لەوە باس بکەین کە جۆرە پێش هەموو شتێک ئەو جۆرە پەیجانە چۆن ئەکرێ کۆنتترۆل بکەن کە ڕێکلام بۆ جۆرە دەرمانێک کات ڕێکلام بۆ جۆرە بابەتێکی جوانکاریە کات کە هیچ بنەمایەکی تەندروستی نییە. بەڵێ ئێمە بە حکومی ئیشەکەمان لە ماوەی ڕابردوو زانیمان دیاردەیەک پێیا بووە ئەویش لە ڕێگەی پەیج و سایتەکان لە سۆشیال میدیا پروپاگەندەی هەڵبەستراوە بۆ چەند بەرهەمێکی پزیشکی دەکرێت کە ئەمەش بووەتە هۆی ئەوەی کە کۆمەڵێک خەڵک چاوەشە بکرێن و بکەونە ژێر کاریگەری ئەو پروپاگەندە نازانستیانە و بەشێک لەو بەرهەمانە بەکاربێنن ئەمەش وای کردووە کە کۆمەڵێک خەڵک تووشی زەرر و زیان بن و زیان بە تەندروستیان بگەینێت کە لە ماوەی ڕابردوو بەداخەوە کەیسی گیان لە دەستدانیش لەسەر ئەو بابەتانە هەبوو خۆی ئێمە فرۆشتنی دەرمان ڕاستە تەکنۆلۆژیا پێشکەوتەوە بەڵام ئەم تەکنۆلۆژیایە نابێت لایانی دەرمان بگرێتەوە دەرمان تاکە شوێن بۆ دەستکەوتنی دەرمانی فەرمی و دەرمانی دروست پێویستە لە دەرمانخانە فەرمیەکان بێت و لە ژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی دکتۆری دەرمانساز دەرمانەکە بەکاربهێنرێت بەڵام لە پیجەکانی سۆشیال میدیا ئێمە بەڕاستی بە هۆکارێکی دەزانین بۆ ساختکردنەوەی بەرهەمی ساختە و چۆن دەتوانرێت ئەو پیجانە کۆنتترۆل بکرێت ئێمە لە ڕێگەی تیمێکی نهێنیەوە بە هەمانجی لەگەڵ دەستگا ئەمنیەکان تیمێک پێکاتوە کاتێک پیجێک ڕێکلامێک بۆ بابەتێک دەکات لە ڕێگەی خۆکردنە موشتریەوە ئەو پیجە هەندێک جار شوێنەکەشی دیار نییە هیچ شوێنێک دیار نییە کەسێکە بە ئۆنلاین چەند بەرهەمێکی ساختە دەفرۆشێت کاتێک ئێمە خۆمان دەکەینە موشتری وەکو موشتری ئۆردەری لێ دەکرێت بەڵام زۆر جار ئەو ئۆردرە تەنها کەسی دیلیڤەری یان بۆ نمونە لە شارێکی خواروی عێراق بە دیلیڤەری هاتوو ئەو کاتە ئەو تەکسیە یان کەسێک ئەو کەسەی دیلیڤەری دەگواستەوە تووشی کێشە بۆ تووشی ڕێکاری یاسایی بوویت. باشە دکتۆر کەواتە ئەگەر ئەدرس بدابنێت و شوێنی خۆی دیاری بکات باوەڕی پێ بکەین بەو جۆرە پیجانە نەخێر ئەگەر ئەدرێس و شوێنی دابنێت ئێمە ڕاستەخۆ سەردانی شوێنەکەی دەکەین لە ڕاست و دروستی بەرهەمەکانی دڵنیا دەبینەوە خۆی ڕێکلامکردن بۆ بەرهەمی دەرمانسازی و بەرهەمی پزیشکی بە هەموو شێوەیە قەدەغەیە و ڕێپێنەدراوە دەبێت دەرمان وەکو باسم کرد ڕاستەوخۆ لە دەرماخانەکانەوە بکردرێ و لە ژێر سەرپەرشتی دکتۆری دەرمانساز تۆ کاتێک دەچی دەرمانێک دەکڕیت پێویستە داوا لە دەرمانسازەکە بکەیت ڕێنمایی تەواوت پێبدا لە شێوازی بەکارهێنانی دەرمانەکە و لەسەر لە چ کاتێکدا دەرمانەکە ڕابگری و پێویست ڕێنمایەکان بە تەواوی وەربگری. دکتۆر ئەوەی کە ئێستا کێشەیە بۆ خەڵک کێشەی زیادەی کێشە بە شێوەیەکی کەم و دەگمەن هەیە بڵێن حەزەکات کێشی زیاد بکە بەڵام ئەوانەی کە بە دوای چارەسەرێکە گەڕێن بۆ دابەزاندنی کێش زیاترین کەسن کە ئەکەونە تۆڕ و داوی ئەو کەسانی کە لەو جۆرە پەیجانیان هەیە هەندێک کەس هەیە ئەڵێت بۆ نمونە کەسێک تاقی کردوتەوە سوودی لێ وەرگرتۆ با منیش بەکاری بهێنم بێگومان هەر دەرمانێک ناکرێت بەبێ ڕاوێژی پزیشک ئەنجام بدرێت ئەگەر هاتوو بابەتێکی لەو شێوەیە کڕی بەڵێ خۆی ئەو پەیجانە کار لەسەرەوە دەکەن سەرنجی خەڵک ڕابکێشن چ شتێک ڕەواجی لەسرە بازار لە بۆ ئەو بابەتە بکەن
هەر خۆیان پیجەکان چەند کەسێکیان هەیە بە ئەکاونتی فیک کۆمنت لە بۆ کاڵاکانیان دەکەن کە ئەم سوودی لێوەرگرتیە ئەو سوودی لێوەرگرتیە و کۆمەڵێک قسەی هەڵبەسترا و دروست دەکەن چیرۆک دروست دەکەن کە من وا سوودم لێ بینی و ئەمەش سەرنجی ئەو کەسە ڕادەکێشێت کە کۆمنت و پۆستەکە دەخینەوە دەکەوتە ژێرباری ئەو پرۆپاگەندەیە. باش دکتۆر شتێکی دیکەیە من زۆر جار سەیرم کردووە حەزم کردو بزانم کۆمنتەکان کێن کە چوومەتە سەرواڵەکەی تەنیا ماوەی مەسەلەن بۆ نمونە 3 ڕۆژە ئەو پیجە هەیە تا با بڵین یان نە هیچ فۆلۆوەرێکی هەیە نە کەسی فۆلۆ کردووە نە هیچ پۆستێکی هەیە وەک ئاماژەت پێکرد هەر بەوەیە دیارە بۆ نمونە خودی پیجەکە ڕەنگە 12 ئەکاونتی فیک دروست بکات و هەر جارە وێنەکە بگۆڕێت و ناو بگۆڕێت. دەمێ بزانم چۆن ئێوە ڕێکاری یاسایی بەرامبەر بەو پیج و بەو فرۆشتنی کاڵایانە ئەگرت نەبەر ئەگەر ئەو کارەی کرد ڕێکارەکە چییە سزادانەکەی چییە و ئەگەر دووبارەی کردەوە هەبوو حاڵەت دووبارەشی کاتەوە ئەمن دەمەوێت پێشەوە شتێک باس بکەم کاتێک ئێمە لە هەرێمی کوردستان لە وەزارەتی تەندروستی بۆ ڕێبەرایەتی کوالیتی کۆنتڕۆڵ تیمی چاودێری بازاڕمانەیە ئەو تیمە ژمارەکەی سنووردارە ئێمە ئیمکانەتی ئێمە چاودێریکردنی دەرمانخانە و کۆگەکانی دەرمان و کۆمپانیاکان و شوێن سنتەرە جوانکاریەکان و ئەمانەیە ژمارەمان سنووردارە لە بەرامبەرەوە ئێمە پێویستمان بەوێ هاوڵاتی خۆی هۆشیار بێت و هۆشیاری هاوڵاتی بۆ ئێمە زۆر گرنگە کاتێک هاوڵاتی خۆی لە پیجێک داوایان لێ دەکەین کە پەنانە بنەکڕینی دەرمان بە شێوەی ئۆنلاین کاتێک پیجێکیان سایتێکی ساختە دەبین ئێمە لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانمانەوە کە ژمارەی هێڵی گەرمن بۆ سکاڵاکردن توان ئاگادارمان بکەنەوە بۆ بەجێڕاچوونی ئیزراعاتکردن لەگەڵ ئەو شوێنانی کە بەو شێوەیە کاڵاکانیان دەفرۆشن لە ماوەی ڕابردووش چەند کەسێک لەسەر ئەو بابەتە ڕێکاری یاساییان بەرامبەر گیراوەتە بەر ئەمانە ڕاستەخۆ دۆسەی لێکۆڵینەوەیان لە بۆ دەکرێتەوە چونکە هەم مامەڵە بە دەرمانێکی ساختەوە دەکەن هەم شوێنەکەشیان نافەرمیە ینی کاری هەڵخەڵەتاندنی خەڵکەوە بێگومان بە ئیزراعاتێکی سادە ئەوها بەسیط تەواو نابێت ئەکید دۆسەی لێکۆڵینەوەی لە بۆ دەکرێتەوە چەند کەسێک ڕاپێکی داگا کراون دەستگیرش کراون لەسەر ئەو بابەت. باشە دکتۆر هاوڵاتیان ئێستا بینەر و بیستەری ئێمەن سوتفا بینی حاڵەتێکی وایان بۆ دروست وە چۆن سکاڵا بکەن لەکوێوە سکاڵا بکەن ژمارە تەلەفۆنەکە هەیە پەیوەندیتان بۆ بکەن چۆنە ڕێکارەکانی بەڵێ خۆی هاوڵاتی کاتێک سەردانی دەرمانخانەیەک دەکات پێویستە گرنگترین شت داوای ئەو بکات کاتێک بەرهەمێک بەکاردێنێت ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەر بێت ئەم ستیکەرە بەڵگەی سێشتە یەک لەوانە بەڵگەی ئەوەیە کە ئەم دەرمانێکی فەرمیە واتە کارگەی بەرهەمێنی دەرمانەکە کارگەیەکی تۆمارکرا و کۆمەڵێک کارگەی تۆمارکراویش بە پێی چەند پێوەرێکی زانستی و ئیداری تا تێپەڕدەبێت باسانی کارگە تۆمار ناکرێت پێویستی بە چەند بەڵگەنامەیەکی نێودەوڵەتی هەیە بۆی تۆمار بکرێت دوای ئەوە بەرهەمەکە لە پشکنینی تاقیگەی و هەڵسەنگاندنی بە ڕێبەرایەتیمان دەرچووە و ئەو بەرهەمە بەرهەمێکی سەلامەت و کاریگەرە ئەو کاتە شیاوە بۆ بەکارێن ئێمە ئەم ستیکەر نیشانەیە کە ئەم دەرمانە لە پشکنینی تاقیگەی دەرچووە پێشەوەی باسی سکاڵەکە بکەین بەچی بزانین کە ستیکەرە ساختە نییە بەڵێ خۆی ستیکەری وەزارەتی تەندروستی دیارە ئێمە لە پیجەکانمان بڵاومان کردێتەوە ئێوەش چەندین جار ئاماژەتان پێکردووە شێوەکەی دیارە و لە ستیکەرەکەش بارکۆدێکی لەسەرە کە لە ڕێگەی مۆبایلەکەتەوە ڕاستەخۆ دەتوانیت لە ڕێگەی ئەو بارکۆدەوە دڵنیابیتەوە کە ئەو مادەیە لە پشکنین دەرچووە و هەروە نرخێکی لەسەر ئەم نرخێکی کۆنتڕۆڵ کراوە کاتێک تۆ سەردانی دەرمانخانەیەک دەکەیت دەزانیت شوێنێک دەرمانێکی بەگرانتر فرۆشتیت دەتوانانی ڕاستەوخۆ لە ڕێگەی بارکۆدەکەەوە بارکۆدەکە لێ دێ ڕقمێکیت لەسرە ڕقمەکە هیوادارم برادران بینە سەر شاشە ئەو ڕقەمە وەتسەپی لەسرە دەتوانن نامەمان لە بۆ بنێرن و سکاڵەکەیان تۆمار بکەن ڕاستەخۆ بە شێوەی زۆر ئاسان دەتوانن زۆر ڕێکارێکی ئاسانە بەڵێ لە ڕێی با بڵێن ئەو ژمارە تەلەفۆنانی کە ئێستا بینەرانمان ئەیبینن لە سیجی نووسراوە و ژمارە تەلەفۆنانن کە ئەتوانن لە ڕێگەی واتساپەوە پەیوەندی بە ئێوە بکەن و سەبارەت بەو دەرمانە ساختەیە زانیاریت ڕاستەوخۆ بە دۆداچوون دەکرێت و لە ئەنجامەکەشی ئاگادار دەکرێنەوە ئەگەر حەقێکشی لەسەر دەرمانخانەکە هەبێت بێگومان حەقەکەشی لێوەردەگیرێتەوە و مافی ناخورێت ئەمە هەم بەس بۆ دەرمانخانەکانە یان بۆ پیجە ساختەکان بۆ هەموو سکاڵایەکە کە هاوڵاتی لەسەر بابەتێکی پزیشکی یان بابەتێکی دەرمانسازی هەیبێت هەر کاتێک تووشی کێشەیەک بوو لە دەرمانخانەیەک بێت لە سنتەرێکی جوانکاری بێت لە کۆگایکی دەرمان بێت لە هەر شوێنێک بێت هاوڵاتی دەتوانێت بە شێوەیەکی ئاسان سکاڵات تۆمارکە و ئێمەش لە ڕێگەی تیمەکانمان ڕاستەخۆ بە دۆداچوونی لە بۆ سکاڵاکەی دەکەین و مافەکەی وەردەگرینەوە. باش
باسەکەی ئێمە ئەوەیە کە بزانین کارەکانی ئێوە تا کوێ گەیشتون. بۆ نمونە ساڵی ڕابردوو چەند کۆگا، چەند پیج، چەند شوێن کە دەرمانی گژوگیای چزانم ئەم بابەتانی کە بەدەست دروست دەکرێت دەستکردی خۆیانن چەند شوێن دەستی بەسەرداگیراوە، کوێ داخراوە، کوێ ڕێگە پێدراو بووە، هەموومان ئەگەر داتایەکت هەبێت لەسەر مۆبایلەکەشت بێ ئاسایی. داتایەکم لەلایە دەتوانم هەر ئەو داتایەت لە بۆ بخینەوە داتای ساڵی 2023 لە ساڵی 2023 بەس لە شاری هەولێر سەردانی ینی لۆ بە دەوڵەتچوونی سکاڵاکان سەردانی 97 دەرمانخانە کراوە لەو ژمارەیە 31 دەرمانخانەیان داخراون و هەروەها سەردانی 97 کۆمپانیای هاوردەکردنی دەرمان کراوە لەو ژمارەیە نزیکەی 20 کۆمپانیا داخراون هەروەها کۆگای دەرمان 37 کۆگای دەرمان سەردانی کراوە 5 کۆگای دەرمان داخراونەوە بەس سنووری هەولێر لە شارەکانی تریش بێگومان تیمی هاوبەشێ بە هەمانجی لەگەڵ قایمقامیەت و سندیکای دەرمانسازان بەردەوام بەردەوڵاتچوون دەکرێت بۆ گشت ئەو شوێنانی مامەڵە بە بەرهەمی دەرمانسازی پزیشکیەوە دەکەن. ئێمە لە ساڵی 2024 پلانی ئێمە ئەوەیە ئەم ساڵ زیاتر سنتەرە جوانکاریەکان ڕێک بخەینەوە ئەو سنتەرانەی کە ڕاستە و خۆ نەخۆش سەردانی دکتۆر دەکا و دەرمانی لێنە پێویستە نەخۆش داوای چی بکە و پێویستە دکتۆر چۆن ڕێنمایی بداتە ئەو کەسێک کە سەردانی دەکات کە ئێستا زۆر خەڵک سەردانی سنتەرەکان دەکات. لێرە باسێک دێتە پێشەوە لە زۆر بەی پزیشکە جوانکاریەکان کە سنتەرەکانیان کردوتەوە خانمێک کەسێک وەکو هاوکار لەگەڵیانە کار ئەکات بەڵام لە بەشێکی ئەو سنتەرانە دەبینی لە بریەوەی کە پزیشکەکە کارەکە بکات ئەو کەسێک کە هاوکارێتی بۆ نمونە بەشێک لەو کارە جوانکاریانە ئەنجامەدا تا چەند نەتوانن ئەو بابەتەش کۆنتترۆل بکەن و تا چەند ئەمە کاریگەری هەیە کە پزیشکەکە لەوێ نیە یاری دەدەرەکەی ئەو کارە ئەنجام بەڵێ ئێمە وەکو کوالیتی کۆنتترۆل ئەوەی پەیوەندی بەمەوە هەیە ئەو بەرهەمانەی کە لە سنتەرەکە بەکاردێنرێت سەرەتا ئێمە تیمی هاوبەشمان هەیە لەگەڵ لێژنەی پشکنین و بەژێراتچوونی وەزارەتی تەندروستی ئەوان داوای ئەوە دەکەن کاتێک دکتۆرێک یان کەسێک لەوێندەر ئەو کارە دەکات بێگومان پێویستە بڕوانامە هەبێت ئەگەر بڕوانامەی نەبێت یان کەسێک لەوەی کە باست کرد ئەوەش زۆرێکە لەسەر پێچی و بێگومان ڕێکاری یاسایی دەگیرێتە بەر بەڵام بۆ ئێمە چی گرنگە کاتێک نەخۆش سەردانی دکتۆرێک دەکات بۆ نمونە بۆ تۆکسیکچی لە بۆ بەکاردێنێت پێویستە داوای ئەوە بکات پێش بەکارهێنانی بۆ تۆکسەکە داوای ئەوە بکات لە دکتۆرەکە کە بۆ تۆکسەکەی نیشان بدات هەم ماوەی بەسەرچوونی بۆ تۆکسەکە ببینێ هەم ببینێ بۆ تۆکسەکە ستیکەری وەزارەتی تەندروستی لەسەرە چونکە لە ماوەی ڕابردوو بینیمان بەشێک لە سنتەرەکان مامەڵەیان بە چەندین بەرهەمی جوانکاری ساختە و قاچاق و ماوە بەسەرچوودا گرت بوو کە بە نرخێکی هەرزانتریش لە سنتەرەکانی تر ڕێکلامیان بۆ خەڵکێکی زۆریش خەڵکێکی زۆریش کەوتبوونە ژێرباری ئەو هەرزانی و هەڵخەڵەتا بوون و ماوادی ماوە بەسەرچوو بەکاردێنرە بۆیە دکتۆریش پێویستە شانازی بۆ بکات کاتێک بەرهەمێکی دروست و زانستی لە بۆ نەخۆشەکە بەکاردێنن نابێت لە دڵی گران بێت کاتێک نەخۆشەکە پێی دەڵێت بەرهەمەکەم نیشاندا خۆی پێشەوەی نەخۆشەکە نیشان بدات پێویستە دکتۆرەکە ئەو کەسەی سەردانی دەکات دڵنیای بکاتەوە مرتاحی بکات بڵێ کاکە من بەرهەمەکەم بەو شێوەیە ئەمە هەمووی نیشاندا لە پێش ئەو بەرهەمەکە بکاتەوە کە بیکاتەوە ئەو کات نەخۆشەکەش مرتاح دەبێت ئەو کات دکتۆرەکەش هەم شانازی بەخۆیەوە دەکات کاتێک بەرهەمێکی دروستی لە بۆ زۆر باش. دکتۆر محەممەد ئەم بابەتەکە ئەوەندە فراوانە دەریا ئاسا هەرچەنێ باسی لێ بکەی هەرکەمە دیسانەوە هەر سەبارەت بەو بەرهەمانەی کە لە پیجەکانەوە ڕێکلام و پرۆپاگەندەی بۆ ئەکرێت دەبینی چەند کەسانێکی دیار و بەناوبانگی سوشیال میدیا وەکو پابلیک فیگەرێکە چن ڕێکلام بۆ ئەو بابەتە ئەکەن ئەمە وا ئەکات کە متمانەی هاوڵاتی بەدەست بهێنێت ئەو جۆرە کەسانە ئەگەر بۆ بابەتێک ڕێکلام بکەن و بابەتەکە هیچ بنەمایەکی تەندروستی نەبێت چۆن بەرامبەر بە کەسەکان ڕێکارەگیرێتە بەر بێگومان ئێمە هەر لە ڕێگای وەزارەتی تەندروستی و نووسراوێکمان بڵاو کردەوە کە بە هەموو شێوێک ڕێکلامکردن بۆ بەرهەمی پزیشکی و دەرمانسازی قەدەغەیە جا هەر کەسێک بێت
جەنابەت باسی کۆمەڵێک پبلیک فیگەر دەکەی کە ینی هەندێک جار ڕێکلام لە بۆ بابەتێکی دەرمانسازی دەکەن ئەوانە بە هەموو شێوەیەک ڕێی لێ گیراوە ئەگەر ئێستا ئێوە بەجۆراچوو بکەن ئەو دیاردەیە نەماوە ئەگەر نەماوە ئێستا ئەگەر کەسێکیش ئەوە بکات بێگومان زۆر بەتوندی ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێتە بەر. ئێمە سپاس دەکەین دکتۆر محەممەد ئەم بەیانیە لەگەڵمان بوویت هاوڵاتیان هوشیار بوونەوە بە ڕێنمایەکانی جەنابتان بەو هیوایی کە ئاگاداری تەندروستی خۆتان بن ئێمە مەبەستی سەرەکیمان ئەوەیە کە لە پرۆگرامەکانی بەیانی 24 ئاستی زانیاری و هۆشیاری ئێوە بەرەوسەرەوە بین بۆی کە چەندروست بن دەرون دروست بن و بەو هیوایی کە سووتان لە ڕێنمایەکانی دکتۆر محەممەد وەرگرت بێت. سپاسی تۆشەکەین دکتۆر کە لەگەڵمان بوویت و ڕێنماییت پێداین. سپاس بۆ.